حەز و خولیاکانی بۆ پیشەی فۆتۆگرافیەوە خۆی دەڵێ لە منداڵیەوە سەرچاوەیان گرتووە. ئەو ڕۆژانە لەگەڵ کامێرەکەیدا دەچێتە شوێنە گشتەکان و وێنە دەگرێت، دەشڵێت لەگەڵ سروش زیاتر پێک دێت. تقریبا هەر لە مناڵی و حەزم لە کاری وێنەگرتن بووە، لە ماڵیشەوە کامێرەمان هەبووە خۆشبەختانە. بە شێوەیەکی ئەکادمی لە 2007ەوە خەریکی وێنەگرتنم، بەڵام وەکو ئیش نزیکەی ساڵێکە بێ کە خاوەنی ئیشی خۆم. دەرچی بەشی ئینگلیزیم زانکۆی هەڵەبجە لە 2009 ئەکو پیشەی مامۆستا دەرزەڵێمەوە لە هەڵەبجە، مامۆستای زمان ئینگلیزیم. هەنار لەگەڵ حەزەکانیدا توانەکانی زیاتر لە پیشەی فۆتۆگرافیدا تاقی دەکاتەوە. ئەو لە ئێستادا وێنەی بۆ نەتایبەتیەکانی خێزانەکان لەسەر خواستی خۆیان تۆمار دەکات، بە داهاتەکەشی پێداویستەکانی ژیانی خۆی دابین دەکات و کەرەستەکانی پیشەکەشی زیاتر گەشە پێدەدات. من لە ڕێگەی پیجەکەمەوە کە لە فەیسبوک و لە ئەنیستاش پیجم هەیە، لە ڕێگەی مەسجەوە بۆ منێرن مۆعیدەکان دیارەکەین و شوێنەکەش دیارەکەین بەپێی ئارەزووی کەسەکە. ئەچم بۆ شوێنەکە و ڕسمیانەگرم، دوای ئەوەش ڕسمەکان بە دڵی خۆیان بۆ ئۆشۆرمەوە یا لە ڕێگەی تەلێگرامەوە بێ یا هەر ڤایبەر یا هەر شتێکی کە بێ بۆیانە نێرمەوە بە دڵی کەسەکەیە تقریبا. بە شێوەیەکی دائیمی نییە، بۆ نمونە عید میلادە یا عیدی زەواج یان حەفلەیەکی تایبەتی بێ یا کەسێک بێ حەزگار ڕسمێکی تایبەت بە خۆیە بێ. هەنار لەگەڵ ئەوەی مامۆستایە، بەڵام بەشێکی زۆر لە کاتەکانی خۆی بۆ کاری فۆتۆگرافی دابین کردووە. بەشداری 14 پێشنگای هاوبەشی کردووە. ئەو دەڵێت پیشەی فۆتۆگرافی لای ئێمە بۆ کچان زەحمەتە، بەڵام لە ناو خێزانەکەمدا پشتیوانیم لێ دەکرێت. زیاتر ڕسمەکانی من سروشتێ، چکە حەزم لە سروشتە زیاتر. ڕسمی پۆترێتی شەگرم، بەڵام زیاتر وێنەی سروشتێکرم بە تایبەتی وەرزی پاییز کە وەرزێکی جوانە و زیاتر وێنەت توانی وێنەی جوان بگری. ئەم ساڵیش لە ڕێگەی ئۆنلاینەوە بەهۆی ئەم بارودۆخی کۆرۆناوە پێشانگایکی تایبەت بە خۆم هەبوو. ڕاستە کاری فۆتۆگرافی بۆ کچ تۆزێک زەحمەتە، چونکە دەرچوونی تەیەکەوێت و لەگەڵ خەڵکیشە تەعاملەکەی. لە ساڵی 2007ەوە کاری فۆتۆگرافی دەکات، لە ئێستاشدا ئامادەکاری بۆ کردنەوەی پێشەنگای تایبەت بە خۆی دەکات. ئێستا تەنها هاوڵاتیان ڕوو لە پزیشک و پارێزەر و ئەو کەسانە ناکەن کە ڕۆژانە بەرکەوتنی جیاجیایان هەیە لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کە گیرروگرفتی ڕۆژانە ڕوبەڕوویان دەبێتەوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕوو لە فۆتۆگرافەرەکان دەکەن بۆ تۆمارکردنی وێنەیەکی یادگاری بە تایبەتتر لە بۆنەیەکی تایبەتی ژیانی خۆیاندا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.